يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە وتاری ڕابردوودا باسی بابەتی ڕزق و ڕۆزیمان کرد. لە بەشی دووەمی ئەو زنجیرە باسەدا دەڵێن وبالله التەوفیق زۆرترین بابەتی دنیایی بۆ مرۆڤەکان بەگشتی لەلایەنی بیرکردنەوە، هەوڵدان، خەملێ خواردن، ناکۆچی، دووبەرەکی و شەڕ و ئاژاوە بریتیە لە بابەتی مادی، لە پارە، لە ڕزق و ڕۆزی بەگشتی. ئینسان زۆربەی کاتەکانی ژیانی بە بیرکردنەوە لە کار و کەسابەت لە بژێوی ژیانی ڕۆژانەی بەسەر دەبات. زۆربەی هەوڵ و تێکۆشانی ئینسان لە ژیانی دنیادا بۆ گەڕانە بە دووی بژێویەکەیدا. زۆربەی خەم و خەفەتی ئینسان کە خەمی لێدەخوا هەر بژێوی ژیانە، هەر بابەتی ڕزق و ڕۆزیە. هەموو ئەو ناکۆچیانەی کەوا دەکەونە نێوانی دوو کەسەوە، دوو لایەنەوە، لە ناو لایەنێکدا دوو باڵەوە، هەر دیسانەوە لەسەر لایەنە مادیەکەیە، لەسەر پارەکەیە. لە ئیسلامدا هەم لە بواری کۆمەڵگادا بەگشتی و هەم لە بواری تاکبەتاکی مرۆڤەکاندا دوو شت خەڵاتی خوای پەروەردگارە: سەربەخۆیی و ئازادی لەگەڵ بوونی بژێوی و کار و کاسبی. لە بواری تاکە کەسیشدا لەش ساغی و تەندروستی ئینسان جەستەی ساغ بێ و هەروەها کەم ئەندام و خاوەن پێداویستی تایبەت نەبێ، نەخۆشیەکی وای نەبێ لە کار و کەسابەتی بخا، لەگەڵ بوونی ئیش و کارێک ئەو ئیش و کارە گونجاو بێ لەگەڵ کەسایەتی تۆ، بەڕێزبی لەو کەسابەتەدا کەسایەتی خۆتی لەسەر نەدۆڕێنی، هەروەها ئەوەندەش پڕ بەرهەم بێ بێ احتیاجت بکا و پێداویستیەکانی ژیانت پڕ بکاتەوە. ئەم دوانە پێویستیان بەوەی ئینسان سوپاسی خوای پەروەردگاریان لەسەر بکە. جمعەی ڕابردوو لە خزمەت سوورەتی ئەلعەراف ئاەتی دەدا بووین کە خوای گەورە دەفەرمێ ولقد مكناكم في الأرض وجعلنا لكم فيها معايش قليلا ما تشكرون. ئێوەمان ڕاگیراو کردووە لە سەرزەویدا وەکو کۆمەڵگا دەسەڵاتمان پێبەخشیون، هێزمان داونێ، کیانی خۆتان هەیە، هەروەها جۆرەها شێوازی پێبژێویشمان بۆ دیاری کردوون. لەسەر ئاستی تاکدا ئەی ئینسان ئێوەمان ڕاگیراو کردووە کە وتاری ژمعەی ڕابردوو بۆ جەنابتانم ڕوون کردەوە بە درێژی چۆن خوای گەورە یەک بەیەکی ئێمەی لەسەر زەویدا مەکەناکم ڕاگیراو کردووە. و ئەو هەموو ڕێگایەی بژێوی مەعایشە، دەیەها و هەزارەها ڕێگای بژێوی ژیان هەیە، بەڵام بەداخەوە ئینسانەکان هەم لەسەر ئاستی حکومەت و کۆمەڵگا هەم لەسەر ئاستی تاکە کەس بەخوا قەلیلە ما تەشکوڕون، زۆر کەمی سوپاس گوزارە. لەسەر ئاستی دەسەڵات و حکومەت تۆ تەماشاکە، ئەو بەرپرسانە چەندین پڕۆژە ئیفتیتاح دەکرێ، ئیش دەکرێ، زۆرجا پارەی زۆر دێتە وڵاتەوە، هەر کەسە بە باڵای خۆی هەڵدەڵێ، دەڵێ ئەوە جوهدی من بوو، ئەوە من وام کرد بۆ میلەتەوەگە من نەبوو ما خەڵک موچەی وەرنەدەگرت و زۆر بەدەگمەن گوێم لێ دەبێت چێ بڵێ سوپاس بۆ خوا کە حەقی خۆیەتی لە هەر ئیشێکی سەرکەوتووی وڵاتە یەکەم شت سوپاسی ئەڵڵا بکرێ، بڵێ خوایە سوپاس بۆ تۆ، خوایە ئەوە فەزڵی تۆیە، ئەوەی هیممەتی تۆیە، ئەو سەرکەوتنە تۆ پێت بەخشیوم، ئەو ئاوەداری و ئەمن و ئەمانی وڵاتە بەرهەمی دوعای فەقیر و هەژارە و خوا ڕەحمت پێ کردوین. خوا دەفەرمێ زۆر کەم خەڵک هەیە شکرانە بکە. لە بواری تاکە کەسیدا حتا زۆر بەمان تا جەستەمان ساغە و نەخۆش نین کەم ئەلحەمدوللیلایەک دەکەین، هەتا ئیش و کارمان هەیە و تێرین کەم وا هەیە شکرانە بژێر بین. بە فەقیری بە بیرمان دەکەوێتەوە، بە هەژاری و بە نەبوونی بە نەخۆشی بیرمان دەکەوێتەوە. خوا دەفەرمێ لەسەر ئەو خەڵاتانەی پێم بەخشیون قەلیلەن ما تەشکوڕون،
بەداخەوە زۆر بە کەمی خەڵک شکرانە بژێرە و سوپاسی پەروەردگاری دەکا. چەند وانەیەک لەسەر ئەو ئاەتەی سوڕەتی ئەلعراف ئاەتی 10 یەکەمیان ئازادی و سەربەخۆیی لەسەر پێخۆوەستان دەبێ بژێوی و موچە و کار و کەسابەتی لەگەڵدا بێ. هەردووچیان بەیەکەوە شکۆ و قەدر و ڕێز دەدەن بە مرۆڤ. ئینسان خوای پەروەردگار ئەوە فەزلی ئەڵڵایە تۆ لە وڵاتی خۆتە ئازاد بی لەژێر پۆستاڵی داگیرکەران نەبی، کیانی خۆت هەبێ، حکومەتی خۆت هەبێ، ئاڵای خۆت هەبێ، موئەسسەساتی خۆت هەبێ، سەربەخۆیی خۆت هەبێ، ئەوە فەزلی خوایە. بەڵام ئەوە دەبێ بژێوی ژیانیشی لەگەڵدا بێ، ئەبێ موچەشی لەگەڵدا بێ، ئەبێ خەڵکیش لە زستانە سەرمای نەبێ، لە هاوینا گەرمای نەبێ، ئەبێ خەڵکێک کە کاسبە حەقی کەسابەتی خۆی وەرگرێ، دەرفەت و هەلی کاری هەبێ. بە هەردووچیان شکۆ دەگڕێتەوە بۆ مرۆڤ. بەڵام دەبێ ئاگاشمان لێبێ نابێت لە پێناوی بژێویدا، نابێت لە پێناوی هەر ناندا ئینسان شکۆ و ئازادی خۆی لەدەست بدا. خوا هەردووچیانی بەیەکەوە هێنا. بوونی کەسایەتی خۆت و لەسەر پێخۆوەستان لەگەڵ بژێوی ژیاندا بە هەردووچیان قەدر و حورمەت بە ئینسان دەبەخشن، شکۆ بۆ مرۆڤ دەجێڕنەوە. بەڵام دەبێ ئاگامان لەوە بێ هەرگیز نابێ ئینسان لە پێناوی پاروەنانێکدا شکۆی خۆی لەدەست بدا، عیزەتی نەفسی خۆی لەدەست بدا. بابەتێکم خوێندەوە لەسەر کۆیلەکانی ئەمریکا. کاتی خۆی لەو ئەمریکایە کۆیلەیەک جار زۆر بووە. چینە هەرە زۆرەکەی خەڵک لە ئەمریکادا کۆیلە بووە، چینە کەمەکەی دەستی بەسەر سەرەت و سامانی وڵاتە گرتووە. کۆیلەکان دوو بەش بوون. کۆیلەکان بەشێکیان لە ماڵەکاندا، لە ماڵی دەوڵەمەند و سەرکردە و ئاغاکاندا خزمەتیان دەکرد، کۆمەڵێکیان لە چێڵگەکاندا کەسابەتیان دەکرد. بەڵام هیچیان خاوەنی هیچ نەبوون. نە ئەوەی لە ماڵەکاندا خاوەنی هیچ بوو، نە ئەوەی لە چێڵگەدا کاری دەکرد خاوەنی هیچ بوو. هەر ئەوە بوو بە نانسکی دەژیان. بەڵام ئەوەندە هەبوو ئەو کۆیلانەی لە ماڵەکاندا کاریان دەکرد، لە ماڵی بەرپرس و دەسەڵاتدار و گەورە و دەوڵەمەندەکاندا وەزعی مادیان باشتر بوو، سکیان تێر بوو. چونکە کاتێک کە سینی خواردن و بەرماوەی سفرەکە هەڵدەگیرایەوە، ئەوان جەماعەت بۆ خۆیان لیان تێر دەخوارد، بەرماوەکان دەدا بە ئەمان، ئەمان بەرماوەی ئەوانیان دەخوارد و تێر و تەسەل بوون. ئەو جلانەی کە بۆ خۆیان فڕیان دەدا خۆیان و ماڵ و منداڵیان پێی ڕازی نەدەبوون، ئەمان بەو کۆنەیە زۆر شکر بوون، جلی شازادەکانیان لەبەردەکرد بە کۆنی هەر پێی شکر بوون، پینەکراو نەبوو، هەر بە تازەیی فڕیان دەدا. ئەوانەی لە ماڵەکاندا نەبوون، لە چێڵگەکاندا بوون، وەزعیان زۆر خراپ بوو، چونکە هەم بەرماوە نەبوو بیخۆن، هەم جل نەبوو لە بەریکەن. بۆیە ئینسان کە تینی بۆ هات، بۆیە دەسەڵاتداران دەبێت زۆر وریای ئەوە بن میلەت نەگاتە حاڵەتێکی ئەوەی کە پێتا بتەقێتەوە لە برسان، لە ڕووتیان، لە بێکەسیان، لە بێموچەیان، لە بێدەرەتانی. ئەبێت زۆر وریابی خۆت دیفاع لە خۆت بکەی لە مانەوەی خۆت بە تێرکردن و خزمەتکردنی ڕەوای میلەتەکەت. ئالەو کاتەدا ئەوانەی کە لە چێڵگەکاندا بوون، هەم برسی بوون، هەم ڕوت و ڕەجاڵ بوون، هیچ بەرهەمێکیش بە نسیب ئەوان نەدەبوو، جارجار گربوونەوەیەکیان دەکرد بۆ ئەوەی کەوا داوای مافی خۆیان بکەن، سەربەخۆ بن، ئازاد بن. ئەمانەی کە لە ماڵەکانیشدا هەر کۆیلە بوون، هەر هاوسنفی خۆیان بوون، هەر چەوساوە بوون. بەڵام چونکە تۆزێ بەرماوەیان دەدرا و جلە کۆنێکیان لەبەردا بوو، وەزعیان تۆزێ باشتر بوون، دەچوون ئەمەیان بەسەر و دەگەیان، وەرن وا لە فڵان شوێن ئەوانە کۆبوونەوە، یەکسەر دەسەڵە بەسەری دادان و هەمووی دەگرتن، هەر بە خۆیان سەر کۆنەی خۆیانی پێدەکردن. واتە بە کورتی و پوختی ئەو جەماعەتەی کە کۆیلەی ماڵەکان بوون، هەر لە پێناوی بژێوی ناوسکیاندا و جلە کۆنێکدا وازیان لە ئازادی و سەربەخۆیی خۆیان هێنابوو. بۆیە ئینسان دەبێ وریا بێ لەسەر ئاستی تاکە کەسیشدا هەر نانێک، هەر بژێویەک، هەر موچەیەک، هەر ئیشێک حرمەت و ڕێز و شکۆ و عیزەتی خۆتی لەدەستدا مەیکە. والله نانێک، چایەک، پەرداخی ئاو بەڕێزان زانی لە شوێنێکە خواردتەوە و پاروێ نانت خوارد و عیزەت و شکۆمەندی خۆتت لەدەستدا، با لە برسان بمری باشترە. خوا فەرمووی هەردووکیان بەیەکەوە جوانن، هەر کامێکیان بە قوربانی هەر کامێکیان کەی زەرەت دەکەی. ئەو دووشەیە ئەم قورئانەی ئێمە بەڕێزان پێویستە لە مەنهەجی زانکۆکاندا بخوێندرێت کە بەداخەوە لادراوە. لە بواری اقتصادا دووشە هەیە، مەکەناکم لەگەڵ مەعایشە، ئەوانەی دەسەڵاتی خەڵکیان بەدەستەوەیە دەبێت هەوڵی ئەوە بدەن هەم ئینسان سەربەخۆ ئازاد و خاوەن عیزەت و شکۆ بێ، هەم مەعایشە دەیە ها جۆری کاری بۆ بدۆزیەوە کە بە عیزەت و سەربەرزیەوە نانی بخۆی بەدەستی خۆی بێنە لە وڵاتی خۆیدا. ئەگەر دەتەوێت وڵاتت سەربەخۆ بێ و ژێر دەستەی خەڵکی نەبی، ئەبێ بژێوی ژیانی خۆت دابینیکەی. تۆ لە شوێنانەوە پارەت بۆ بێ و بەتەمار خۆشت بی، بەخوای ئەو دوانە بەیەکەوە نانگونجێ. مەعایشە
ئەبێ لە پێشەوە مەکەناکومی لەگەڵدا بێ قورئان ئەمانەمان هەموو بەدەرس پێ دەڵێ. دووەمیان لە ئیسلامدا نابێ بە ناوی دینداریەوە واز لە کار و کاسبی بێنی. کەسێک بڵێ من بۆ عیبادەت و خواپەرستی خۆم یەکلایی کردوتەوە بەڵکو خەڵک خێرم پێ بکەن، ئەمە لە دینی ئێمەدا نییە. کۆمەڵێک خەڵک هاتنە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم، باسی کەسێکیان کرد کە لەگەڵیاندایە ئێستا لە مەجلیسەکە ئامادە نییە، عەرزیان کرد نووسۆ شەو حتا بەیانی شەو نوێژ دەکا. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەو پیاوە جێگەی سەرسوورمانە، بەڕاستی بۆ خوا یەکلایی بۆتەوە، شەو حتا بەیانی شەو نوێژ دەکا. شەو نوێژ ئەو عیبادەتە گەورە جوانەی کە بەداخەوە زۆر بەمان لەبیرمان کردووە، پێشینان باب و باپیرانی ئێمە، ڕیشسپیەکان گەنجەکان بە تایبەت لە وەرزەکانی وەکو ئێستا کۆتایی پاییز و زستاندا شەوگاری درێژ جاری وا ئینسان تەپاوتل دەدا تێرخەو بووە حەیف نییە هەستی شەو نوێژ نەکەی. تەتەجافا جنوبهم عن المەضاجع وبالأسحار هم يستغفرون. خوا مەدحی ئەهلی شەو نوێژی لە قورئاندا کردووە. عليكم بقيام الليل، پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی وەسیەتتان لێبێ هەستن شەو نوێژ بکەن، بەڵام شەو نوێژ شەر نییە تۆ هەر شەو نەخەوی، کاکە سەعاتەکەت مۆبایلەکەت تەوقیت کە چارەگێکی بمێنێ بۆ بانگی بەیانی هەستە، ئەو چارەگە دوور کە شەو نوێژیش بکەیتەوە لە ئەهلی شەو نوێژ حیسابی، جەستەیەکی ساخ، دڵێکی خۆش لە ڕیزی شەو نوێژکەراندا لەو کاتانەدا کە دوعا قبوڵ دەبێتەوە بە ئاگای. ئەمجا ئامادەی بچی بۆ مزگەوت بۆ نوێژی بەیانیەکەت. وتیان ئەو پیاوە ئەو سیفەتەی هەیە، یەک شەو نوێژی نافەوتێ، بەردەوام شەو لەسەر بەرماڵە. ئەی پێغەمبەری خوا ڕۆژەش هەر بە ڕۆژووە، ڕۆژوو هەر کەسێک لە پێناوی خوای گەورەدا یەک ڕۆژوو بگرێ، خوای گەورە چەند ساڵ دەموچاوی لە ئاگری جەهەنەم دوور دەخاتەوە، چکە تۆ کەس ئاگای لێت نییە، ناخۆیتەوە بەس خوا ئاگای لێتە. عیبادەتێکی زۆر گەورەیە. وتیان ئەو پیاوە عادەتی وایە شەو تا بەیانی لەسەر بەرماڵ، ڕۆژ تا ئێوارە بە ڕۆژوو، مەگەر جەژن بێینا ڕۆژووی لێ ناشکێنێ. بەردەوام ئەی پێغەمبەری خوا فەڵسەم قسەی دنیای ناکە، بەس خەریکی تەسبیحاتە. تەسبیحات بەرەکەتی خوایە، بكل تەسبیحەت صەدەقە. هەر یەک جار کە دەڵێی سوبحان الله خوا چاکەیەکت بۆ دەنووسێ، یەک جار دەڵێی الحەمد لله خوا چاکەیەکت بۆ دەنووسێ، یەک جار دەڵێی لا إله إلا الله خوا چاکەیەکت بۆ دەنووسێ. وتیان ئەو پیاوە قسەی دنیاییش ناکە، بەس خەریکی تەسبیحاتە. چاوەڕێ بوون پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ستایشی بکە، بەڵام پێغەمبەری خوا فەرمووی ئەی ئەخر پیاوێک شەو هەر نەخەوێت دیارە ڕۆژ دەخەوێت، خۆ ئینسان بێخەو نابێ. شەو نوێژ و ڕۆژ هەر خەریکی بە ڕۆژووبوون و خەوتن، تەسبیحاتی ژەو کاتانی کە بەخەبەرە، ئەی کێ بژێوی ژیانی بۆ دابین دەکا. ئەخۆم پیاوە مەلایکەت نییە، ئەی خۆ نان دەخوا، جلوبەرگی دەوێ، ئەی پێداویستەکانی ژیانی کێ بۆی دابین دەکا. وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموومان بە هەموومان یارمەتی دەدەین، هەر یەکەمان جلێکی دەدەینێ، پارێکی دەدەینێ، ئەو خواردنی خۆیە داتێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی هەمووتان لەو باشترن، هەر هەمووتان لەو باشترن، چونکە ئەو میکرۆبە لەسەر دین دەژیا. ئێوە کاسپیش دەکەن و نوێژیش دەکەن، هەندێک شەو نوێژیش دەکەن و جاریوا بۆشتان ناکرێت، ڕۆژی سونەتیش دەگرن و ناشیکەن. هەم دنیاتان هەیە هەم قیامەتتان هەیە، بەڵام هەمووتان لەو باشترن، چونکە بە هەمووتان بژێوی ژیانی ئەو دابین دەکەن. وێ لە دینی ئێمەدا نابێت ڕزق و ڕۆزی خۆت بە سوالکردن بە ناوی دینەوە لەسەر خەڵک بێ، نابێت بە ناوی دینداری و واز لە کار و کەسابەت بێنی. سێمیان خوای گەورە فەرمووی وەجەعەلنا لەکم فیها مەعایشە. خوای پەروەردگار وشەی جەعلی بەکارهێنا لە قورئاندا. دوو وشەمان هەیە لە قورئاندا، وشەی جەعل و وشەی خەلق. هەر کاتێک خوا فەرمووی جەعەلنا واتە قابلی گۆڕانە ئەو بابەتە، ئەگەر فەرمووی خەلقە ئەوە قابلی گۆڕان نییە. بۆ نمونە لە قورئانە خوای گەورە دەفەرمێ وەجەعەلناکم شعوبا وەقەبائیلا، ئێوەمان جێراوە بە چەند نەتەوە و هۆزێک. پێمان دەڵێ هەر نەتەوەیەک ئاگای لە خۆی نەبێ قابلی گۆڕانە، ئەها نەتەوەی وا هەیە ناسنامەی نەتەوەیەتی خۆی لەدەستدا، توایەوە لە ناو نەتەوەیەکی تردا. هۆزی وا هەیە کورد بووە، ئێستا ئاگالی عەرەبی لەسەردایە، هەر بە زمانی عەرەبی قسە دەکات، تواوەتەوە. خوا دەفەرمێ دەبێ خۆت ئاگاد لە خۆت بێ، تۆ نەتەوەیەکی هۆزێکی ئەگەر ئاگاد لە خۆت نەبێ دەگۆڕێی، ئەتوێیتەوە ئەبی بە بابەتێکی تر. وجعل بينكم مودة ورحمة. خوای گەورە باسی ژن و مێرد دەکات، دەفەرمێ ئەو هەموو خۆشەویستەی کە جێڕاومانە لە نێوان ژن و پیاوێکدا کە ژن و مێرد و هاوسەری یەکترن، چەندە یەکتریان خۆش دەوێ بەدڵ، چەندە سۆز و میهرەبانیان هەیە بەرامبەر یەکتر. سبحان الله قابلی گۆڕانە. جاری وایە ئەو دوانەی بە خۆشەویستی هاوسەرگیریان کردو دەبنە دوژمنی یەکتر، هەر بە هەزار شلێک نابنەوە. ئەوە جەعلە، دەگۆڕێ.
بەڵام خەڵق ناگۆڕێ کە خوای گەورە فەرمووی ئینا خەلەقناکم من ذەکەر وئونثا یان فەرمووی وەخەلەقناکم ئەزواجا ئەو خەڵقە بە حەیاتی ناگۆڕێ جا خوا فەرمووی وەجەعەلنا لەکم فیها مەعایشە نەیفەرمووی وەخەلەقنا لەکم فیها مەعایشە ئەو وشەیە پێمان دەڵێ بەڕێزینە کاسبی قابلی گۆڕانە کار و کەسابەت قابلی ئەوەیە لە فرسەتێکە خوای گەورە بێنێتە پێشەوە ئیش و کارێکی زۆرت دەستکەوێت بەڵام ئەگەر نەیقۆزیتەوە کاری باشی تێدا نەکەی و پاشەکە و تێک نەکەی ڕەن بە ڕۆژگارێک بێتە پێشەوە ئەو پارە ئەو ئیش و کارە نەمێنێ بۆیە هەمیشە کە ئیش هەبوو مەعیشەتێک هەبوو بە فرسەتی بزانە تەمبەڵی لێ مەکە لەو کاتانەدا زیاتر هەوڵ بدە چونکە گۆڕانی بەسەرا دێ جاری وایە نامێنێ و پێمان دەڵێ ئەگەر لە شارەکەی خۆتە لە گەڕەکەکەی خۆتە کار و کەسابەتن نەبوو بڕۆ بۆ شوێنێکی کە لەوە خوای گەورە ڕزقی تۆی لە شوێنێکی تردا نابێ بڕۆ بە شوێنیدا ئەگەر ئیشێکت کرد چەندین جار تاقیت کردەوە هەر تێیدا سەرکەوتووی نەبووی دڵت پێی خۆش نەبوو حەزت پێی نەمابوو کاکە بیگۆڕە بە ئیشێکی تر جەعلە خوای گەورە فەرمووی ئیشەکان دەگۆڕین بیان گۆڕ بیگۆڕە بە ئیشێکی تر بە ئیزنی خوای گەورە خوا لەو دەرگایانەوە دەرگەل لێ دەکاتەوە هەموو دەرگاکانت لێ نەبەسراون نەیفەرمووی یەک مەعیشەت هەیە مەعایشە بە هەزارها شێوازی خۆبژێوی هەیە کە ئینسان نانی خۆی لێ پەیداکە خۆشەویستانم مسلمانانی بەڕێز زۆر جار هەیە تۆ لە ئیشێکا زەرەر دەکەی لە ئیشێکا بۆت نایە کاسپێک دەرگاکەی لەسەرت داخراوە خوای گەورە تۆی خۆش دەوێت تۆ بۆ ئەم ئیشە باشنی تۆ ئیشی گەورەترت لە پێشە ئەوێ بڕۆی بگەڕێ بەدوی ئەو ئەسڵەدا کە تۆی بۆ دروست کراوە با بەسەرهاتێک بێنمەوە بۆی جەنابتان بەرچاوتان ڕوونتر بێ لە سەدەی 19دا لە وڵاتی میسردا لە گوندێکدا ماڵێکی هەژار هەبوون ئەو ماڵە منداڵێکیان بوو ناوێن نە ئیبراهیم لە عەشیرەتی ئەڕاوی بوون پێیانەگوت ئیبراهیم ئەڕاوی کە گەورە بوو منداڵێکی زیرەک و چست و چالاک بوو بەڵام باوکێکی هەژار و بنەماڵەیەکی زۆر هەژار بوون لای مامۆستای گوندەکە قورئانی خوێند بەڵام باوکی نەیتوانی مەسرفی مەکتەب و خوێندنی بۆ دابینکە وتی ڕۆڵە وا تۆ گەورە بووی بێت دەوری 7 ساڵ و 10 ساڵ پێویستە کارم لەگەڵدا بکەی هەموو ماڵی دنیای ئەوان پارچە زەویەک بوو کە کاڵک بێستانیان تێدا دەکرد ساڵانە کاڵکیان لێ بەرهەم دێنا ئەمجا بە ئیش دەبوون حتا ساڵی دوای ئەوە دەبوو بەرهەمی ئەو چەند مانگەی کاڵک فرۆشتن بخۆن هیچی تریان شک نەدەبرد ئەم کوڕای یارمەتی باوکی دەدا لە خوێندندا بڕا دڵتەنگ بوو بۆی کە ناخوێنێ بەڵام کە سەیری بژێوی ژیانی خێزانەکەی دەکرد خێزانێکی ڕەش و ڕوت و زۆر هەر ئەمیش تۆزە گەورەیە و کوڕی ماڵە و باوکیشی بەو هەژاری و دەستکورتیە و هەموو بەرهەمیشان ئەو کاڵەکەیە بە باوکی وت باوەجان با ئێمە کاڵەکەکان لە گوندا نەفرۆشین زۆربەی خەڵکی خۆی بێستانی هەیە و پارەیەکی وا ناکە من بیستومە لە شارە گەورەکاندا کە خەڵک دەهاتەوە دەچوو بۆ قاهیرەی پایتەختی میسر دەهاتەوە ئەوانیش لەوێ نزیک بوون ئەیانگوت شل لەوێ گرانە وتی با کاڵەکەکان بەرین لە پایتەخت بیان فرۆشین باوکی وتی من قەت شارم نەدیوە وتی وەڵام من دەچم وڵاخێکی هێنا باری کاڵەکی لێنا لە شێوەیە کە بینیمانە چەند هەڵدەگیرێ بردی لە شار بیفرۆشێ تموحێکی زۆری هەبووتی جا باوکە دایکە چاوەڕێ بن بزان چەند پارە دێنمەوە ئێوە نازان کاسبی بکەن ئەوە تازە مێر منداڵێک پێگەیشتە بوو تموحی زۆر بوو چوو سەیری کرد ئەو پارەی کە بە کاڵک یەدەن هەر شتێکی وای فەرق نێ لەگەڵ دەیەکەی خواندا ئەو هەموو ڕێگایشی بڕیوە وتی وەڵا بەو سیعرە نایفرۆشم دنیا گەرم کات تێدە پەڕێ و کاڵەکیش زوو خەسار دەبێت زوو بەسەر دەچێ گوندۆرە وەڵا وردە وردە تەپی ئەمجا هەر هیچی بۆ نەفرۆشە بە حاڵ یەک دوێک دانی لێ فرۆش بۆی لەفەیەک شتێکی خواردنێکی پێ بکڕێ ڕووی نەهات بگەڕێتەوە دەیەکەی خۆیان وتی وەڵاهی بەو حاڵەوە ڕووم نایبچمەوە لای باوکو دایکم با کەسێکی ناسییاندا وڵاخەکەی ناردەوە بۆ گوند و وتی ئیبراهیم بۆ خۆی سەری خۆی هەڵگرتە خەریکی ئیشێک دەبێت هەرچی هەوڵیدا بەم دوکان بۆ ئەو دوکان بە شاگردێک بە قاپشۆری مەطعمێک کە زۆری نەگرت چوو لەش پەنا بینایەکی گەورەدا دانیشت نەیزانی ئەوە زانکۆی ئەسهەرە ئەوە جامیعەی ئەسهەرە بینی پیاوێکی ڕیسپی کۆمەڵە گەنجی جوانی وەکو ئەم بەڕێزانی لە دەورن هەموو مێزەری سپیان بەسەرەوەیە دەرسێک شتێک دەڵێنەوەتی ئەوە چیە لە کەسێکی پرسی وتی نازانی وتی نەوەڵام من خەڵکی لادێم تازە هاتوومە شار وتی ئەوە زانکۆی ئەسهەرە ئەوە مشێخی ئەسهەرە ئەوەش هەموو قوتابی و عیلمی شەرعی دەخوێنن فەقیه مزگەوتن وتی ئەی چی دەکەن وتی وەڵا لەوێ نانیان بۆ ئامادە دەکرێت دەرسی شەرعی دەخوێن وتی بەخوا ئەوە بۆ من باشە هەم نانم هەیە هەم لێی دەخەوم هەم شتێکیش فێر دەبم من تازە ڕووم نییە بگەڕێمەوە بۆ ماڵەوە شکستم خواردووە لە کار و کەسابەتەکەمدا چوو لەوێ کە مامۆستاکان بینیان ئەمە زۆر کوڕێکی زیرەکە ئای هەژاری چەند کەسیشی لە وڵاتی ئێمەدا لە خوێندن بێبەش کرد چەند کەسی لە پێگەیاندن بە زانست پێ بێبەش کرد ئەوەی کەسانی کە بە هەفتەیەک دەرسێکیان دەخوێن ئەو بە ڕۆژێک دەیخوێن لای چەندین مامۆستای جامیعەی ئەسەر دەرسەکانی لە پێشەوە بوون و زۆری دەخوێن
ساڵانێک هاتن محەممەد عەلی سەرۆکی میسر بڕیاری داوەتی ئێمە هەر پێویستیمان بە مەلای مزگەوت نییە قسەکەشی زۆر ڕاست بوو ئێمە پێویستیمان بەوە هەیە دکتۆری باشیش پێ بگەێنین بۆیە کۆلێجی پزیشکی کردەوە وتی ئەوانەی کە زۆر زیرەک و مێشکیان بە قووەتە با لە زانکۆی ئەسەر بیان هێنینە دەرەوە بیانکەین بە پزیشک بۆ وڵات یەکێ لەوانە ئەو ئیبراهیم ئەڕاویە بوو ئەنەبراویە بوو ئیبراهیم نەبراوی چووە کۆلێجی پزیشکی لەوێش زۆر لە دەرسەکانیان پێشکەوت بوو مێشکێکی زۆر گەورە و فراوانی هەبوو بۆ پزیشکی دەیخوێن بۆ دکتۆری محەممەد عەلی بڕیاری دا کۆمەڵە قوتابی لە میسرەوە ڕەوانەی فەڕەنسا بکە لە کۆلێجی پزیشکی لە فەڕەنسا بخوێنن یەکێ لەوانە ئەو منداڵە هەڵبژێردرا ئەو گەنجە هەڵبژێردرا چوو بۆ فەڕەنسا لەوێ دکتۆرای لە زانستی پزیشکی داخوێند هاتەوە بۆ میسر ئەوەندە زیرەک بوو ئەو نەخۆشیی بە کەس نەدەدۆزرایەوە ئەو عەمەلیاتی بە کەس نەدەکرا ئەو دەیکرد نازناوی سەرۆکی پزیشکانی وڵاتی لێندرا بوو بە ڕاگری کۆلیجی پزیشکی لە زانکۆی قاهیرە بوو بە پزیشکی تایبەتی محەممەد عەلی لە میسردا بەڕێزان سەیریکە بەو ناوە گەورەوە ژیاوە مردوو ئێمە باسی دەکەین لە کاڵک فرۆشتنەوە زەرەری کرد شکستی هێنا دنیای لێ تاریک بوو بەڵام خوای گەورە ئەم کوڕەی هەڵگرتووە بۆ ئەوەی کەوا بێتە پزیشکێکی ناودار و خەڵک لە نەخۆشی ڕزگارکە تۆش جاری وا هەیە لە ئیشێکە وەڕز دەبی یعنی شکست دێنی بەڵام خوای گەورە دەرگایەک لە شوێنێکی تر لێ دەکاتەوە بۆ مەبەستێکی تر بۆیە هەرگیز ناومێد مەبە چوارەم بجوڵێ کار بکە و پشت بەخوا ببەستە خوا ڕزقت دەدا خوا لە قورئانی پیرۆزە لە سوورەتی ئەلمولک ئایەتی 15 دەفەرمێ هو الذي جعل لكم الأرض ذلولا فامشوا في مناكبها وكلوا من رزقه وإليه النشور خەڵکینە ئێوە دیقەت بدەن زەویمان زەلیل کردووە لە بەردەستاندا ڕاممان کردووە ئەی شێڵی کوشت و کاڵی لەسەر دەکەی نەمامی لەسەر دەکەی بینایی لەسەر دروست دەکەی سارەی بەسەرا لێ دەخڕیت تونێلی تیا دەکەی خوای گەورە ئەو زەویە بەو هەموو جوڵەی کە هەمومان دەزانین جوڵەی هەیە بە دەوری خۆیدا دەسوڕێتەوە بە دەوری خۆردا دەسوڕێتەوە لەو هەموو جوڵەیەدا خوای گەورە زەوی ئارام کردووە دە ئێوە دەستەوەستان دامەنیشن خوا دەفەرمێ فامشوا في مناكبها بە هەموو شوێنێکی زەویدا بڵاو ببنەوە وەکولوا من رزقه لە ڕزقی خوا بخۆن یعنی دوو شت یەکسانن بە یەک فامشوا لەگەڵ کولوا من رزقه تۆ بسوڕێەوە بگەڕێ هەوڵ بدە خوا ڕزقەکەی بۆ دابین کردووی وإليه النشور بەڵام لای خواشت لەبیر نەچێ ڕۆژ ئەگەڕێیتەوە هەر کارێک بکەی بەهەشت و دۆزەخی تۆ ئەو کارەیە هەر کارێک لە سنووری شەرعدا حەڵاڵ بێ حرام نەبێ ئەگەر ئەنجامتدا بە ڕاستگۆیی بە ویژدان بە دڵسۆزی بە ڕەحم و بەزەی و میهرەبانی ئیشی کەسێکت کەوتە لە ئەوەندە بە ویژدانەوە کردووە بزانی بۆ خۆتی دەکەی ئەوەندە ڕەحم و بەزەیت هەبوو چەندەت دژی زەرەری خۆت بووی ئەوەندەش بە زەرەری ئەو ناخۆشحاڵ بووی ئەوەندە ڕازگۆ و دڵسۆز بووی لە ئیشەکە تا کەسێک ئیشێکی دایتەدا زواد زانی خۆی لەوێ و چاوی دێتە هەمیشە ئەوەندە بە دڵسۆزیات زانی بۆ خۆتی دەکەی وڵڵاهی بەهەشتی خوای پێ بەدەست دێنی ئەگەر نوێژ و ڕۆژووی لەسەر بکەی بەڵام ئیشەکە چەندە حەڵاڵ بێ لە سنووری شەرعدا ئەگەر بە درۆزنی بیکەیت لە ڕووی جەنابتان ئەگەر ویژدانن نەبێ بەرامبەری ئەگەر دڵسۆزانە نەیکەی و ئەنجامی نەدەی و بە بێگاری بزانی و میشەکە مندار بکەیتەوە ئەگەر میهرەبان نەبی و ڕەحم و بەزەی لە دڵانە بێ وەڵڵی هەر بەو کار و کەسابەتەی کە دەیکەی جەهەنەم بۆ خۆت مسۆگەر دەکەی خۆ زۆر خەڵکی هەر لەسەر ئیش و کارەکەی دەچێتە جەهەنەم هێنا نوێژ و عیبادەتیشی کردووە سوزدەشی بۆ خوا بردووە بەڵام خۆی مستحقی جەهەنەم دەکا پیانجەم خوای گەورە فەرمووی وەجەعەلنا لەکم فیها مەعایشە ئێمە بژێوی ژیانی ئێوەمان دابین کردووە بە چەندەها و هەزارەها ڕێگە یەکێ دەپرسێ باشە خوای پەروەردگارێک کە ڕزقەکەی دابین کردووە ئەسبابەکانیشی داناون ئەی باشە بۆ نانەکەمان بۆ نایەتە ژوورەوە ئەوە لەوە پرسیارێک بێ بە مێشکی هەر یەکێکدا بێ ڕۆژگارێک کە فەقیری زۆری بۆ هێناوە خوایە بۆ دانەنیشم هەر پارە بۆم بێتە ژوورەوە خۆ بۆ تۆ ئاسانە بەڵێ ئێمە عەقیدەمان وایە زاتی ئەڵڵا سوبحانەه وتەعالا ڕۆزی دەری ئێمە و هەموو زیندەوەرەکانە هەموو زیندەوەرەکان ئەو زەوێ هەڵکۆڵە ئێستا سەیەکی لەناو ئەو خاکەدا ئەو کرمە بچووکە هەیە کە گڵ دەخوا خوا ڕۆزی ئەویشی دابین کردووە ئەو شڵە گیایە ئەو گوڵە ئەو درەختە هەمووی ڕۆزی دەوێ خوای گەورە تیشکی خۆری بۆ دەنێرێ هەوای بۆ دەنێرێ ئەو زەوێ چاوەڕێ ڕزقی خوا چییە هەورە تریشقەیەک دێ ئێمە کە لێ ئەترسین ئەو هەورە تریشقەیە بەم ملیۆنەها تەن مەوادی کیمیایی دەکاتە ناو ئەو خاکەوە هەموو زەوێکە بەپیت دەکا و درەختەکان ڕۆکەکان گوژ و جیا و ئەوانە هەر هەموو لێی سوودمەند دەبنەوە هەموو ڕزقەکە دەبارێتە سەر زەوی تو هەرە ئاگاشت لێ نییە کرمێک لەناو بەردێکایە خوا ڕزقیەدا ئەو هەموو گیاندارە ئەو هەموو بێزمانە بەو شاخانەوە خوا ڕزقی هەمووی داوە ئەی بۆ نانی ئێمە نایەنێتە بەردەممان باشە بۆ ئێمەوە کاسبی بکەین بەڕێزان خاڵی یەکەم ئێرە بەهەژ نییە
ئێرە دنیایە ئەو خەون و خەیاڵاتی کە هەمانە خۆشەویستانم بۆ بەهەشت دانراوە والله ڕۆژێک هەیە کە لە بەهەشتا دابین دەکرێت خی پەروەردگار لە قورئانە دەفەرمێ ئین للمتەقینە مەفازا ئەگەر لە دنیادا ناڕەحەتی بەدەست بژێوی ژیانەوە بەدەست خەمەوە بەدەست ئازارەوە بەدەست بەدینەهاتنی ئاواتەکانتەوە خۆشەویستم وەرە گوێ لە قورئان بگرە سوورەتی ئەنەبە ئایەتی 31 بۆ 36 ئین للمتەقینە مەفازا خی پەروەردگار دەفەرمێ بەڕاستی ئەو کەسانی کە لە دنیادا حیسابیان بۆ خوا کردووە زانیویانە بەردەوام ئەڵڵا چاودێرە بەسەریانەوە لە جەهەنەم ترساون ئەو کارانی جەهەنەم مەسیریانە خۆیان لێ پاراستووە زانیویانە دنیا هەر ئەم دوو سێ ڕۆژە نییە وەڵڵاهی دەمرین و کۆتایی بەژیانمان دێ و حیساب و کتاب و لێپرسینەوەی قیامەت هەیە هەر کەسێ ئەمە لە دڵ و دەرونی دابێ و بیکا بە کردار لە ژیانیا ڕزگار دەبێ مەفازا بە شوێنێک دەوترێ کە تۆ مەترسیت هەیە و لە دواییدا لێ ڕزگار دەبی بۆیە بەهەشت جێگەی بە مرازگەیشتنە ئەو کەسانەی مرازێک لە دڵیاندایە ئەو کەسانەی ئاواتێک لە دڵیاندایە ئەو کەسانەی کەوا دڵخوازێکیان هەیە دڵنیاب ئەگەر چوویتە بەهەشتەوە هەمووت بۆ جێبەجێ دەبێت شوێنی بەدڵی خۆت گەیشتن و ئۆخەیکردنە بەڵام دنیا بەخوا بە ئۆخەی نییە حەدائیق و ئەعنابە خوا دەفەرمێ کە چوویتە بەهەشتەوە دەیەها و سەدەها و هەزارەها بە قەدەرکردەوەکانی خۆت باخ و بێستانمان بۆ دابین کردووی باخ و بێستانێک پەرژین کراوە ڕازاوەتەوە دارەکانی زۆر گەورن زۆر چڕ و پڕن زۆر پڕبەرهەمن هەمە چەشنیشن هەمووی دەبینی و دڵت پێ دەکرێتەوە ئەو هەموو گوڵ و گوڵزارە هەر یەکەی لە نەوعێت خوا دەفەرمێ باخی ترێم بە تایبەتی بۆ دروست کردوون جۆرەها ترێ کە قەت بیرت لێ نەکردوێتەوە لە دنیا نەتدیوە خوا دەفەرمێ لەوێدا ئامادە کراوە وەکەواعیبە ئەترابە هاوسەرێکت ئەدرێتەوە هاوسەری دنیای خۆت هاوسەرێک ئەگەر لە دنیادا جاری وا هەیە زۆر جوانە لە سیمادا بەڵام تند و تیژە لەگەڵ تا زمانی زبرە لە قیامەتە ئەوە نییە هاوسەری ژیانت برای بەڕێزم حتا بڵێ خوا دەفەرمێت جوان دەبێ قەت ئافرەتی وا جوان بە خەیاڵیشانە هاتووە حتا بڵێ ئەخلاق و زمانی شیرین دەبێ واتە هەم خەڵقی هەم خوڵقی ئەمجا پاشان هاوتەمەنی خۆت دەبێ گەورە و بچووکتر نابێ هاو باڵای خۆت دەبێ هاوکێشی خۆت دەبێ بۆی لەزەتی لێ بکەی بۆی دڵت پێی خۆش بێ ئەمجا دەفەرمێ لا يسمعون فيها لغوا ولا كذابا لەناو ئەو وەکەئسا دیهاقا دایمە گوشراوێکت بۆ دێنن میوەها دێنن دەیکوشن لە شێوەی شەرابێکە پێشکەشتی دەکەن پەرداخی پەڕ بۆی لەزەتی لێ بکەی لا يسمعون فيها لغوا ولا كذابا لەناو ئەو بەهەشتەیە نەقسەی نابەجێ نەقسەی هیچ و پوچ نەقسەیەک ویژدان و دڵت ئازاردا و هەستت بریندار کات لە بەهەشتا گوێ لە قسەیەکی وانە قەت وشەیەکی درۆ لە کەس نابیستی لە بەهەشتا قەت کەس ناڵە تۆ درۆ دەکەی کەس بە کەس ناڵی درۆ دەکەی وشەی درۆ لە بەهەشتا نییە یعنی ئەوەی کە دەتەوێ ئاواتە خوازی ئەوە لە بەهەشتا هەیە ئەگەر لە دنیادا خوای پەروەردگار ئەمەی بدایە دەبوو ئێرە قیامەت بووە ئێرە بەهەشت بووە نە ئێرە دنیایە بە کار بکەی هەوڵ دەی کەسابەت بکەی جەزاء من ربک عطاء حسابا ئەوە پاداشتێکە لەلایەن خواوە جا ئەو پاداشتە عطاء تۆ هەوڵت دا عیبادەتی خوات کرد کاسبی حەڵاڵت کرد خوش بە بەخششی خۆی هەزاران ئەوەندەی پاداشتی خۆت دەداتەوە حسابا حتا دڵی خۆت دەڵێت بەسە لە قیامەتە حەسوودی نییە ئەو هەموو پلانەی بەهەشت تۆ لە ئاستی خۆتدا بەپێی عەمەلەکانی خۆت کە خوای گەورەش بەمووی بە فەزلی خۆی دەمانداتی عەطاء بەبێ بەرامبەر یەکسەر گەیشتی ئاستی خۆت دڵی خوایە بەسە خوایە بەسمە هیچ کەم ناوێ ئەوە ئاستی خۆتە بەغیریش بەسەر و خۆن نابەی خوار خۆت بەغیریت پێ نابە حەسوودیت پێ نابە هیچی لە بەهەشتا نییە ئەمە هەمووی لە بەهەشتا بۆمان دابین کراوە بۆیە ئێرە ئەگە بە تەمابی ئەوانانەکە بێتە بەردەمت خوای پەروەردگار ئەو سنەتەی لە کەوندا نییە ئەوەی هەڵگرتۆ بۆ قیامەت دەی تۆ ئێستا قیامەتت لەبیر بێ و بەهەشت لەبیر بێ دووەمیان خۆشەویستانم بۆچی نان نایەتە بەردەممان بۆ پارەکە نایەتە گیرفانتەوە بانی هەستی لەژێر سەرینەکە تا بێ لەبەر ئەوەی خوای پەروەردگار ئێمەی والێ کردووە لە داری دنیادا لە ژیانی دنیادا پێویستیمان بە کۆکردنەوەی چاکە هەیە دەی بەخوا جاری وایە هەر بە نوێژ و بە عیبادەتی ڕەمەزان و بە حەجێک و بە عومرەیەک ئەو چاکانەمان بۆ کۆ نابێتەوە کە من خوای گەورە لە ڕێی بژێوی ژیانەوە بۆی دابین کردوین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ بۆیە ئێمە کاسبی دەکەین لەبەرەم خاڵانە یەکەمیان پاداشتی خوای لەسەر وەردەگرین ما کەسەبە الرەجل کەسبا ئەطیب من عەمەل یەده هیچ کەسێک نانێکی نەخواردووە باشتر بێت لە ڕەنجی شانی خۆی
عملیەتیه یعنی نانی دەستی خۆت جا هەیە کرێکارە هەیە پاچکاری دەکا خاکەناسکاری دەکا هەیە لەسەر کۆمپیوتەرێکە هەر بە پەنجەکانی دەستی ئیش دەکا هەیە بە تەلەفۆنێک ئیش دەکا هەر دەستی کار دەکا بە کورتی عملیەتیه واتە ڕەنجی شانی خۆت هیچ نانێک نەخواردووە ئەی مرۆڤ باشتر و پەسندتر و خۆشتر و پاکتر بێ لەو نانەی کە ڕەنجی شانی خۆتە خوێندکارێک قوتابیەک 20 ساڵ دەخوێنێ دواتر کە تەواو دەبێ و بەرهەمی ڕەنجی شانی خۆیەتی دەیخوا نوکی قەڵەمەکەی مۆرەکەی ئیمزاکەی عەیادەکەی ئەندازیاریەکەی پارێزەریەکەی حاکمیەکەی ئەوە ڕەنجی چەند ساڵە خوای گەورە بۆی کۆ کردوێتەوە ڕەنجی شانی خۆت دەخۆی وا نەزانی عەمەلیەتی هەر پاچکاریە واتە نانێکە کارت لە پێناودا کردووە ڕەنجت لە پێناوا داوە نانی مفتن نەخواردووە مەعاشی بندیوارن نییە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی وما أنفق الرجل على نفسه ئەو پارەی کە پەیدات کرد ئەچی لە بازاڕە خۆت سەرفی دەکەی بۆ خۆت جلوبەرگ بۆ خۆت دەکەی نان بۆ خۆت دەکڕی پێداوی سارە بۆ خۆت دەکڕی ئەمجا پاشان هژن دێنی و ئەهلیه ئەو پارەی بۆ ژنەکەتی سەرف دەکەی وولده منداڵت پەیدا دەبێت ئەمجا مەسرفی ڕۆژانەی مناڵەکانت دابین دەکەی هەر هەوڵی زیاتر دەدەی بۆی مناڵەکان محتاج نەبن ئێواران بەدەستی خاڵی نەڕۆیتەوە بۆ لایەن و خادمیه خزمەتکاریشت هەبوو لە ماڵێ مانیع نییە نانی ئەویشت دابین کرد بەرگی ئەویشت دابین کرد فهو صدقة پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی خوا ئەمەت هەموو بە سەدەقە و خێر و خێرات بۆ دەنووسێ یعنی ئەو پارەی بە کەسابەتی حەڵاڵ پەیدا دەکەی بۆ نەفسی خۆتی سەرف دەکەی سەدەقەیە ژنەکەت لێی دەخوا سەدەقەیە بۆ منداڵەکانتی دەبێتەوە ماڵە و جلوبەرگ و خواردنیان بۆ دەکەی خوا ئەمەت هەمووی دەخاتە سەر تای تەرازوی خێرەکانت بۆیە خوای پەروەردگار پێی فەرمووین کاسبی بکەین هەوڵ بدەین بۆی ئەجری قیامەتمان زۆر بێت ئەم بابەتە هەڵدەگرین ئینشاءڵڵا بۆ وتاری داهاتوو کاتی خوتبەمان تەواو دەبێ بەڵام کۆتاییەکەی بەوە دێنم لە کار و کەسابەتدا ماندوو مەبە شکست مەناسە خوای پەروەردگار کە ئیشێکی خستە دڵتەوە و دڵت پێی خۆش بوو ڕەم بێ مانگێک سەرکەوتوو نەبی ڕەم بە ساڵێک سەرکەوتوو نەبی مادام دڵت پێی خۆشەوە حەزت پێیەتی ئاخری تۆ لەو ئیشەدا بە ئیزنی خوا سەرکەوتوو دەبی لە 20 کانونی یەکەمی ساڵی 1947 لە بەریتانیا منداڵێک لەدایک بوو بە ناوی جەیمس دایسۆن ئەو منداڵە دواتر چۆ خوێندن و موالی 1947 گەورە بوو چۆ بەشی زەد نستی چۆ بەشی ئامێر ئەلکترۆنیەکان خولیایەکی بۆ دروست بوو کە ڕۆژێک خەڵک بە گەسک بەم پوش و پەڵاشە ماڵ خاوێن نەکاتەوە تەپتۆز بەرز نەبێتەوە واتە بیرۆکەی گەسکی کارەبای هاتە مێشکیەوە دەستی پێکرد خاڵی یەکەم شکستی هێنا گەسک هەر دروست نەبوو هەوا سەحمی نەدەکرد زۆر جار دەڵێن 99 جار شکستی هێنا و جاری سەتەمین سەرکەوتوو بوو ئەم پیاوە لە سەد و ئەوانە دەرچوو بەڕێزان 5126 جاری شەکەی فەشەلی هێنا 5126 جار هەوڵیدا ئەو گەسکی کارەبایی ئەمڕۆی بۆ دروست نەدەکرا هەر جارە لەلایەکەوە نوقسانی هەبوو هەر وازینە هێنا 20 ساڵی تەمەنی بەو کارە سپار 20 ساڵ خەریک بوو تا ئەو گەسکی کارەبایی لە ماڵی هەریەکێکماندایە ئەو پیاوە دروستی کرد بەڵام هەر دڵی بە ئیشەکەی خۆش بوو هەر نائومێد نەبوو هەر ڕۆژێک دەیگوت دایە ئەبێت لە ماڵی ئێمەدا تۆ پشتەوە نەچەمێنیتەوە خۆی گەسکەکە شتەکان بۆ هەڵمژێ دوای 20 ساڵ و تاقیکردنەوەی 5126 ڕێگا لە زانست توانی گەسکی کارەبایی دروستکە خوای گەورە قەرەبووی هەمووی بۆ کردەوە ئەو پیاوە ئێستا سەرمایەکەی 5 ملیار دۆلارە هەر ئەوەی لە گەسکی کارەبایی پەیدا کردەوە 20 ساڵی تەمەنی خۆی بۆ تەرخان کرد 5 ملیار دۆلار لە بانقەکەیدا هەیە و بە ژمارە حسابی هەیەتی بۆیە هەر ئەو گەسکی کارەبایەش پێم باشە بە بیر خۆمانی بێنینەوە کە ئیش و کار و کەسابەت کە باسی دەکەین هەموومان وێنەی پیاوێکمان دێتە بەرچاو کە هەر یەکێک لە ئێمە پیاوی ماڵین سواز بۆ خوای گەورە ئەمانەتی ماڵ و منداڵی پێبەخشوین کار و کەسابەت دەکەین و بژێوی دابین دەکەین زۆرێک لە خوشکانیش هەوڵ دەدەن بەڵام مەبەستم لەو خوشکانەیە کە لە ماڵیشدان زۆر جار خەڵک وا دەزانێت ئەو ئافرەتەی کە لە ماڵەوەیە دەوام و دائیرەی نییە معاشی نییە موچەی لە حکومەتان نییە بندیواری خانەنشینی یاسایی بۆ نەکراوە بەهۆی مێردە قۆڵ بڕوو دز و جەردەکە و گەندەڵەکەیەوە وازان ئەو ژنانەی کە لە ماڵەوەن ئیش ناکەن بەڵام وەڵڵاهی ئیشی ئەوان زۆر قورسە هەر بە گەسکی کارەبایەکە سەیریکە هەر خۆت وەرە جارێک گەسک بدە ئەنجازانی ئەو چی کردووە پیاوێکی بەڕێز دەڵێ هەموو جار بە خێزانم کە دەچوومەوانە دەیگو بۆ خواز زۆر ماندوم دافرجار چیت کردووە کە سەیری ئیشی خۆمم دەکرد لە دەرەوە من زۆر ماندوو بووم لە پیشەکەمدا وەم دەزانی ئەو هەر هیچ ناکە
ڕۆژێکیان ئێوارە کە چوومەوە ماڵەوە سیر دەکەم ماڵ پەرش و بڵاوە ئەڵێ مەیدانی جەنگە جلی مناڵ لەوێ کەوتۆ کە ڕۆیشتۆ بە مەکتەب هیچ کۆ نەکراوەتەوە نوێنی نووسن هەڵنەگیراوە حەوشە نەشۆراوە هەر لە دەرەوە پیسە ماڵ گەسک نەدراوە سەر مەخسەلی قاپشنەکە پڕپڕ بۆ لە قاپ و مەنجەڵی پیس بۆنی خواردن و چێژنایە و هیچ ئامادە نەکراوە سفر ڕانەخراوە دڵم تەزی وتم دیارە کارە ساتێک ڕوویداوە هاوارم کرد خۆشەویستم هاوسەری بەڕێزم ژنەکەم چی ڕوویداوە ژنەکەش وەڵا بەدیا سەر قەنەفێگانیشکی لێدادا بوو کۆنتڕۆڵ بەدەستەوە سەی تەلەڤیزۆن دەکاوتی وەڵا پیاوە خۆشەویستەکەم هیچ ڕووی نەداوە هەر هیچ ڕووی نەداوە ژیان هەر وەکو ڕۆژان ئاساییە وتم ئەی بۆ ئەم ماڵەوەیە ئێتوتی هەموو ڕۆژێ من دەڵم بەخوا ماندووم ڕیجا چیت کردووە هەر ئەوەی کە بەلای تۆ هیچ نییە بەس ئەوانەی ڕۆژانم نەکردووە هیچم نەکردووە دەی بزانە ئەم ماڵە چی لێ هاتووە ئەڵێ وتم تەوبە بە بەخوا جارێشکەوان ئەڵێ ئیشی دەت پیاوت کردووە لەم ماڵەدا ئەمجا هەستم پێ کرد و دەبێت ئیشی ئەوانیش بە کەسابەتێکی گەورە وەرگیرێ ئیشی ئەوانیش جێگەی دەستخۆشیەکە ئێوارە چوویتەوە وا نەزانی هەر تۆ لە دەرەوە سەرما و گەرما لێدای و ماندوو بووی یەک ڕۆژ ئیشەکانی ناوماڵی نەکە بزانە ماڵەکە چۆن دەشێوێ ئەوانیش پاداشتی گەورەیان لای خۆی پەروەردگار هەیە لەسەر هەر پارۆنانێک کە بۆ ماڵ و منداڵەکەی و بۆ مێردەکەی ئامادە دەکات بۆ میوانەکەی ئامادە دەکات بەئیزنی خی پەروەردگار لە بەشی سێمی زنجیرە باسی ڕزق و ڕۆزیدا لەسەر ئەم بابەتە لە خزمەت قورئان و فەرمودەکانی پێغەمبەردا صلی الله علیه وسلم زیاتر دەدوێن یا ڕەبی خوا ڕزق و ڕۆزیەکی حەڵاڵ بەسەر هەموو لایەکماندا ببارێنی یا ڕەبی خوا ڕزق و ڕۆزیمان فراوان کەی خوا دەرگای ڕزق و ڕۆزی خۆت لەسەر هەر یەکێک لە ئێمەی ئومەتی محەممەد صلی الله علیه وسلم بکەیتەوە خوا هەموو مرۆڤایەتی سەرجەم لە برسێتی لە قات و قڕی لە بێموچەیی لە گرفتاری لە حەساری اقتصادی یا ڕەبی خوا پارێزی یا ڕەبی خوا ڕەحم بە خەڵکی کوردستانیش بکەی خوا بە هەموو لایەکمان بە هەموو ئەوانەی کە دەنگیان دەڕوا دەستیان دەڕوا قسەیان دەڕوا خوایە قسەی خێر بێتە ئاراوە و ئەم میلەتە لە قەیران و لە بێموچەیی و لە نەداری ڕزگاری بێ یا ڕەبی خوا بێ بە هانا و هاوارمانەوە لەناو خۆماندا نەبین بە دوژمنی یەکتر ئەوەی هەشمانە لە دەستی نەدەین بەڵام خوایە کەم و کوڕیەکانمان بۆ چاکەی کە لێنەکانمان بۆ پڕکەیتەوە یا ئەڵڵا یا شافی ئەوەی نەخۆشە خوایە شیفای بەخێری بۆ بنێری یا ڕەبی خوایە ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری ئەوەی نەخۆشی کۆڕۆنایەتی و بەخەستی گرتوێتی و هیلاکە خوایە ڕەحمیان پێ بکەی یا ڕەبی خوا ئەو کەسانی کە مردوون خوا لە گوناهەکانیان خۆش بی ئێمەش بە ئیمانەوە بە ئەوان بگەێنی خوای پەروەردگار داوا لێ دەکەین بە ڕەحم و بەزەی خۆت هەر کەس لێ قۆماوە بە هانە و هاواریەوە بێی هەر کەس کەوا دڵ بە خەمە خوایە دڵی خۆشکەی هەر کەس گرفتار و قەرزارە خوا ڕزگاری کەوی دەرگای ڕەحمەتی خۆتی لێ بکەیەوە خوا دەرگای ڕەحمەتی خۆت لە هەموومان بکەیتەوە لە هەموو تاکێکی ئەم ئومەتی ئیسلامە لە هەموو مرۆڤایەتی عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون